خوشگویانی بەڕێز بەخێر بێن زۆر سپاسی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنی کوردستانی و دیاری دەکەین بە زمانە دیاریەکان کە چەندین مانگە چەندین ساڵە خەبەرەکانی هەرێمی کوردستان دەگوازنەوە و بەشێکی زۆریان بە ئەمانەتەوە ئینسان بەڕاستی متحیر دەبینێت کە چۆن بتوانین خەرەبووی چاکەکاندان بدەینەوە غەیری ئەوەی کە بە پێی یاسا ئازادیی تەواو داکلۆ دەستەبەر بکەین کە ئێوە بتوانن بەبێ سزا و بەبێ ڕێگری کارە پیرۆزەکەی خۆتان ئەنجام بدەن. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە، ڕۆژێکە کە ڕێکەوتنامەی سیاسی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و جوڵتەوەی گۆڕان ئیمزا کرا. زۆر کەس پێی وایە ئەوە بۆ ئەو ڕێکەوتنامە وا بەپەلە. ئەوانەی ئەو ڕێکەوتنامە بەپەلە نەهاتووە. ئەو ڕێکەوتنامە دەستی پێکرد لە مانگی دەی ساڵی 2012 لە کۆبوونەوەکەی دەباشانی نێوان بەڕێز سەرۆک تاڵەبانی و بەڕێز کاک نەوشیروان مستەفا کە لە ئەنجامەکەیدا نامەیەک بڵاو کرایەوە. بەڵام بەداخەوە نەخۆشی بواری نەدا جەنابی مامجەلال بەسەردا نەخۆش کەوت و ئەنجامەکەی کە ئەمڕۆ بەسپاسەوە بۆ هەرج و وەفر کە توانیان بەنەفەسێکی پێش و باترێکی کراوە بە دەرویەکی کراوە بکەنە ئەو ڕێکەوتنامەیە کە لە بەردەستان دەدات. لە ڕاستیدا ئەو ڕێکەوتنامەیە پێم وایە یەکێکە لەو هەنگاوانەی کە مێژوویە لەبەر ئەوەی ئەمڕۆ هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراقی بەگشتی لەبەردەم هەڕەشەیەکی زۆر تاوانکارانەی دەستەوەی داعش و گروپە ئێرهابیەکاندایە. ئەمڕۆ هەرێمی کوردستان لە ژوور ناوە شاری بۆ دێ، قەیرانی دارایی و قەیرانی ئابووری و قەیرانی یاسایی هەرەسی بۆ هێناوین و خەریکە وەزعمان تێکەدا. بۆیە لە ڕۆژێکی ئاوادا چەندی بتوانین یەخشتنەوەی ماڵی کورد، چەندی بتوانین لێکنزیکردنەوەی لایەنە سیاسیەکان، چەندی بتوانین ئاراستەی تواناکانمان بەرەو دژمنی هاوبەش کە ئێرهابی و تێرۆریستانی داعش هەرکەمە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان و جوڵتەوەی گۆڕان لە هەستکردن بە مەسئولیەتیان و لە پەرۆشیان بۆ کێشەڕەواکەی میلەتەکەمان ئەو هەنگاوەیان هاویشت بەڵکو ببێتە بەردی بناغە و هەوێنی تەبایی ناوماڵی کورد و ئاشتەوایی گشتی و نەهێشتنی ئەو کێشە و قەیرانانەی کە لە هەرێمی کوردستانەیە. بۆیە بەم بۆنەیەوە پیرۆزبایی لە هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق دەکەین، پیرۆزبایی لە هەموو تاکێکی میلەتەکەمان دەکەین، پیرۆزبایی لە هەموو ئەندامان و لایەنگران و دۆستانی جوڵتەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی دەکەین. پیرۆز بێ لە هەمووتان. زۆر سپاس. ئەم کاتتان باش. ئەوەی ڕاستی بێ ئەم ڕێکەوتنامەی نێوان بزودنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرهەمی چەند ساڵ دانیشتن و گفتوگۆیە لە نێوان
وەفد و کەسەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەک پێشتر ئاماژەی پێکرا لە دانیشتن و لێکتێگەیشتنەکەی دەباشانی مانگی نۆی 2012ەوە تاکو ئەمڕۆ و هەروەها ئەمە تەرجمەکردنی ئەو خیتابە سیاسیەیە کە هەردوو لامان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە جەختمان لەسەر کردوتەوە کە ئەویش یەکخستن و ڕێخستنەوەی ناوماڵی کووردە، دانانی بەرنامە و استراتیزیەکی کوردستانیانەی نیشتیمانی و نەتەوەییە بۆ دۆزینەوەی ڕێگاچارە بۆ ئەو قەیرانانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووتەوە و بۆ خۆ ئامادەکاری بۆ هەر گۆڕانکاریەک و هەر پێشاتێک کە بەسەر کوردستان و عێراق و ناوچەکەدا بێت. هەروەها ئەمە وەڵامدانەوەی خواست و داواکاری جەماوەر و خەڵکی کوردستانە کە هەمیشە داوای تەبایی و بە یەکەوە دانیشتن و ڕێخستن و یەخستنەوەی ناوماڵی کووردە. هیوادارین بەند و بڕگە و مادەکانی ئەم ڕێکەوتنامەیە کە بچێتە بواری جێبەجێکردنەوە بە زووترین کات هەم خەڵکی کوردستان هەست بە قازانج و سوودی ئەم ڕێکەوتنامەیە بکەن، هەم پرۆسەی سیاسی لە کوردستان بەرەو ئاقارێکی باشتر بڕوە و ئاشتەوایی و تەبایی ناو ڕیزەکانی خەڵکی کوردستان زیاتر بتەو بێت، بچەسبێ و خۆمان ئامادە بکەین بۆ هەر پێشهاتێک و هەوڵی هەموو لایەنەکان بۆ یەکخستنی خیتابی کوردی، بۆ دانانی بەرنامەیەکی هاوبەش بۆ ئەوەی گەلەکەمان دوای ئەو هەموو قوربانی و نەهامەتی کە دیوێتی بتوانین بە ئەنجامێکی باشەوە بە ئەنجامێکی سەربەرزانە لەم قەیرانانەی ڕوبەڕووی ناوچەکە بۆتەوە لێی دەربچین. لێرەشەوە دەبێت جارێکی کرد سڵاو و ڕێز بنێرین بۆ ئەو پێشمەرگە قارەبانانەی لە سەنگەرەکانی بەرگریدا بەرگری لە خاک و خەڵکی کوردستانەکەن و سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدە سەربەرزانە دانەوێنین کە لە پێناو بەرگریکردن لە خاک و خەڵکی کوردستان گیانی خۆیان بەخێر.